ناوم يوسف محمد عليا لشاري سليماني نشتجم هر لشاري سليمانيش بشيء دلاشير بتأكيد خوي لقى كامل بونا همو إشياء بيجو يو إشياء خودته وكو صناعات لجيانتا بريبي بي سالي 2015 من شو ما دوري دلاشيا اتو ورده لقى لي الروشتم بشاقردي با شون اللي لي دابرام هات موسري ل 2000 لاخير 2000 حفوه لي دانا براو خوي عاده لإيش كردنا همو تاشيشي كومولغا بيويسكا إيشي خوي هبيت تاسر شاگردی بۆ هیچ کەسێک نابێت وەکو ئیشی دەلاکیش سنعاتێکە کە ئیشێکی پاک و تەمیزە هەم بەجلی جوانەوە هەم بە سەرما و نابێت بە گەرما و نابێت ئیشەکە و خۆش بوێت لەگەڵ تایە دەویش عادەتەن پاک و تەمیزی لە نیو ئیمانەوە هاتووە وەکو هەر شتێکی کەش کە تاوکەری یەکتریە گەنجانیش بۆیە ڕووەکەنە دەلاکخانەکان یا سەرتاشخانەکان بۆ ئەوەی کە دەموچایان جوان بێ سیمای دەموچایان جوان بێ یا پاک و تەمیز بن هەرەوەی بەتاچی دەگۆڕێت چونکە لە هەموو شتێکە باشێ و خراپیش هەیە باشتریش هەیە وەکو ئەوەی کە بڵێ ئێستا تازە وای لێ هاتووە یعنی هەر کەسێ بۆ نمونە چێتە دەورەیەکەوە دەورەکە تەواوەکە یەکسەر دوکانێ دائەنێ ئەگەر بۆ نمونە تۆ لە دوکانێکی شابیت ئەگەر 4 دەلاک 5 دەلاکی تیا بێ 1 دەلاک ئیش نەزانێ هەمویان ئیش بزانن بە بۆنەی ئەو دەلاکەکە ئیش نازانێ ئەو دوکانی بە کاملی ئەکەوێت ئیشی نامێنێ وەڵاخ بەتاچی دەوە قسەیت یانێ من 2016 بوو عارفە گەورە بوو دوکانم دانە نابوو دابڕابووم لێ کوڕێکی برادرمە بوو با ناوشتینێنین دەمی مەشینەکەم دوو تاڵی بچکۆلەکەی قرتا بوو ئیتر لە ماڵی خۆمان ناویستم سەری بۆ چاکەم مەشینەکەم لێە بە سفرەکە لێرە بە تایمێ بۆم چاکرد بە سفرە ئەو دوو دەمەی کەشکا بوو لێرە ڕقم وشتی نووسیتر ئەو عارفە گەورە سەری سەقەت بوو ئەرەوە بوو پێش هەموویان من باوکم هاوکارم بوو باوکم ناردنە دەورەی دەلاکی 2015 ئیتر چاپڵە بەیەک دەست لێ نادرێ و برادەرەکانیشم یارمەتیان نام چونکە هاتنە بەردەستم و گویان بۆ نایە کە سەریان سەقەت بێ یا سەقەت نەبێ یا من ئیشەکە نەزانم یا تازە دەست پێ بکەم بەتاکید خێزان پێش هەموو شتێکە لە هەر شتێکە تۆ هەوڵی بۆ بێ گەر شتەکە لە سنوورا بێ خێزان پاڵپشتی کردی پێش هەموو شتێکە وەکو پێوە پێش هەموو شتێ مشتریە چکە تۆ تا ئیشی جوان بۆ مشتری بکەیت کابرایەتەوە وەکوەوەی کە بڵێ دوکانیش دابنی شەر دوکان نییە تۆ ئەم ئیشە سنعاتە هیچ شتێ وەکو سنعات نییە سە بۆ منە شاگردی جێ تۆ چیت مانگێکێکی لەگە کابرا تا دەسڕایەت ئەمیژە بێ پێشەکی شاگردی بکە یا بۆ منە لە دوکانێکە ئەگەر بێت و تۆ پارەشە بۆ حساب نەکرێ هەر خۆبەخشانە ئیشکەی بۆ ئیشەکە فێربی چونکە میشە ئاڵتونە سنعاتە خۆم یەک دەورم بینیوە بەڵام وەکوەوەی کە وەکو بڵێ حەزم لێ بێ خۆم هەر بە مناڵی باوکم کە بوشی بۆ خوشکەکە مەکڕی بە مەقەستی یەکەوتم یعنی لە مناڵی و حەزم لێ بێ وڵایی و فەزلی خۆی گەورەی حەمد و سەنا بۆ خۆی گەورە کە هەم لە دەلاشیەکەیە بڵێ هەم وەکو ئەوەشی کە بڵێ ناسراوی چونکە خۆم ئینسانێکی کۆمەڵایەتیم سوعبەتشیم یعنی لە سنوورا دەرنەچێ لەگەڵ هەموو کەسێک تێکەڵاوە بم وەکو ئەوەی کە بڵێ خەونەکەم پێگەشتم حەمد و سەنا بۆ خۆی گەورە 3-4 ساڵە پێگەشتم فەزلی خۆی گەورە ئەوە تقریباً 5-6 ساڵە ئەو گرنگجێ زۆر وەکو جاران نەماوەیسا وەکو دەلاکی کۆن بڕۆ پرسیاری لێ بکە یعنی ئەم شتانی کە ئێستا تازەشی هاتووە پێشتر وانە بووە ئێستا بۆ نمونە تۆ گەنجێکت لای من سەرچاکە بەسیترین شتی یەکەم شت سەرشۆردنەکەیە خاولیە مەساجە قشچاکردنە ڕیشێتی قشداهێنانە ئەم شتانی کە ئاوا باسەکری هەمووی بەیەکەوە من بە 6-7 مەرحەلە ئێڵم بە یەک جاران هەمووی کراوە بەس سەرچاکردنەکە بۆ لەگەڵ ڕیشەکە و تاوا هیچی کە نەبوو کەوتۆ سەر مشتریەکە خۆی یەکەم جاری بێ بۆ لەو عادەتەن تۆ نازانی چی بۆ بکەیت ئەبێت پرسیاری لێ بکە یا بۆ نە تۆ پرسیاری لێ بکەیت ئیتر وردەکە ئیشەکەتی بەدڵ بوو هاتەوە تەبعاً ئیشەکەتی بەدڵە کەیەتەوە خۆی دانیشت کۆمەڵشتی وردەمێنێ کە پێتەڵێ بیرتە چێ یا بۆن لە کاتی قەرباڵخیای جینا وەکوی کە بڵێ مشتری خۆت کە دانیشت تەواو ئەوە نییە بڵێ پێ بڵێتەوە یەکەم جار ئیشی بەدڵ بوو دوایەوە خۆ دەمشتێکی بۆ بی بەتاکید خاستەن ئەو دوکانانی کە لە ناو بازاڕن چکە کابرا بەرانی خۆیەکە بەناو دوکانەکەیە ئیشێکی جوانی بۆکەیت یەتەوە خۆم زۆر مشتری وانەیە وڵای ڕووداوی خۆش
شەوێکیان کوڕێکات بۆ لام زۆر مشەوەش بوو خۆی کرد بە دوگانەکەیە طبعاً قژداهێنان کە ئاڵی هەڵی بەرەوە هەر بۆ دواوەیە دانیشت و سەری هەو لەسەر کورسەکە دانیشت وتی قژم بۆ هەڵبەرەوە بۆ پێشەوە تێنە ئەگەشتم لێ ینی بۆ پێشەوە چۆن هەڵی بمەوە خۆی هەڵانەوە بەس بۆ دواوەیە ئەو ڕووداخۆشەکە بوو زۆر ینی بەلامەوە سەیر بکەوتی بۆ مڵ برە بۆ سەرەوە با مەبەستی سە کۆمەڵش دێ بە کوردی خۆمان کە ناوەکانی لێناوە قژدانانەکە پێڵەن بەلەمی بۆ پێشەوە یانە پەرچەمەکان بەرزەکردەوە بەسی ئەوە بوو بەڵام ئەوی ترا نازم شڵەژا بوو لێ تێکچوو بوو ئەی بۆم هەڵبەرەوە بۆ پێشەوە خۆی ئێستا ئینگلیزی بە ئینگلیزیەکە پێڵن تەیپەرفەیت بەڵام ئەوەی کە باوە و کە مشتریە داوایەکە پێڵە 2.5 ئەم تۆزە سفرەکە لەگەڵ دواوەیە زۆر باوی قژەکە بە شپرزی دایانێ یا لولیەکە یا دایانێ ئەوە نییە بڵیان زۆر ڕسمی بێ ئەم تۆزە سفرەکە لەگەڵ لێرەیە وەکو گرنگجەکە گرنگجێر بە خۆیانێن بەڵام وەکوی کە بڵێ وەکو گەنجەکان ستایلەکانیان وەکووان بێ وەکووان نیە چونکە کابرا تۆزێت تەمەنی هەیە ئەو شتانی کە گەنجێکی کا بۆ نمونە تا تەمەنی هەرزەکاری 25 ساڵی و 24 ساڵیوانە قەت پیرەکە نایکە ئەگەر داوای کا وەکوی کە پێی بڵین ناگونجە بۆ تۆ پێی ناڵێ چونکە کابرا خۆی حەزیلەوەیە ئێمە لەوێکە ئەو ئیشاکەین غەسمە لەسەرمان کابرار چیشی وت ئێمە وەی بۆ بکەین کۆمەڵە مەرحەلە هەیە لەو شتانی کە ئێستا جەناب باسی کرد دەلاشی لە کۆڵانە فەرقی هەیە دەلاشی بۆ نل ناو بازارە فەرقی هەیە دەلاچی سنتەر بێت لەگەڵ دوکانێکە کە بۆ نمونە 3 کورسی 2 کورسی 4 کورسی تا بێ زۆری فەرقە عادەتەن ئێستا لە هەولێرە زیاتر سنتەر هەیە بۆیە نرخەکەی زۆر ئێستا لێرە ژەر هەمانە بەڵام لا کۆڵان و بۆ نمونە ناو بازار و سنتەر و ئەو شتانە زۆر فەرقی لە سعرەکان ئەگۆڕێ حەسەب مشتریەکەیە وەکو ئەوەی کە بڵیت ئێستا ئەبێت تۆ سعر بنووسی چونکە سەحە خۆی پێدادەنێت کە بێت یەکەم شت لە کاتی ئینجازەکەی ئەوانەوە پێدانێ بێت سعرەکان جێگیر بێ ئیلاقی ئەوەی نییە بۆ تۆ ئەم سعرەی تۆ بەچەنە بۆ لەو گرانترە بەڵام هەر ئەوەی کە شتێک هەڵواسیت کە مشتێکاتە ژورۆ بزانێ بەڵام وەکو VIP مشتێکە دەورە بین ێستا من خۆم مشتریم هەیە ینی ئیشی ئەوەشی بۆ ناکەم بڵێم VIPە بەڵام بیرکردنەوە و ئەو بیرکردنەوەی کە بیرەکاتەوە کە منەوە ئیشە جوانی بۆکەم بەدڵ خۆی لەو کاتیا بە VIP لای کابرا خۆی دەلاشی تاکە ئیشە بێ لێ کاتا جەستە و بجوڵێ چاوە بجوڵێ دەمە بجوڵێ دەسێ بجوڵێ هەموو جانتە جوڵێ ئەبێت قسەش بکەی لەگەم مشتێکەکە چکە بێتاقەتە بێ یا بۆ نمونە لەوە چێ شەرمێ بکە کۆمەڵێشت دەیەکە لەو کاتەیە لە یەکشیاتەوە ئەگە تۆ ڕوو خۆش نەبێت لەگەڵێ لەوە چێ نەتوانێت هەنێ شتێ پێ بڵێ ئیشەکەشی بەدڵ وڵایەگە برادەرەکانم بڵێوانەی کە زۆر نزیکن زیاتر سەوتیان پێخۆشە تا ئیشەکە بڵێ بەسەر چاو لە خزمەتان وڵایی وەکو گۆرانی ئەیڵێم و برادەرانەی کاشتی دەرەوە کۆبیتەوە ئەرێکە و خۆی گەورە بەهرێکی پیاویت خۆ ناکرێن نێڵی بۆ بێتاقەتێکە نا چونکە من خۆم عادەتەن هەر گۆرانی خاوەڵم گۆرانی سەریع زۆر نازانم وەکوی بڵێ بێتاقەتی نا چونکە من گۆرانی خاوەکەی بۆ بڵێم ئەوەی بێتاقەتە بێ بەڵام وەکو گۆرانی بۆیان ئەڵێم جەوەکەیان پێی خۆشە و لەو کاتەیە ئەو شتێکیان وێ بۆیان ئەڵێم خوا دەیزانێ من شێتی تۆم خوا دەیزانێ من شێتی تۆم تکاداکەم بگەڕێەوە با مناوڕێی گریانت بم گەر دوعای مەرگیشم لێ بکەی هەر ئەڵێم قوربانت بم وڵی جدی نیم تیا جدی نیم مەگەر بەس بۆ برادەران ئایتر کۆبینەوە جاریوە شەو چەرەیەکە چوونە دەرەوەیەکە بەس بوانە ئەیجینا وەکو ڕسمیات نا لە تیکتۆک و لە ئەوشتانەش ڤیدۆشت دانم بەڵام هەر بۆ خۆمی دانم ئەوە نێ بەڵام زۆر جدی بمتیایە و ئیشی تیا بکەم ئەوە ئەگەر ئیشەکەت جوان بێ ئەگەر ئیشەکەت قابلی بێ سۆشیال میدیا بەحری ناوبانگە بەحری ناوبانگە لە هەموو ڕوویەکەوە من وەکو خۆم وەڵا هەموو پۆستێکی تیاکەم گۆرانی تیاکەم دەلاچی تیاکەم کۆمەڵەیشی کەمە کردەوە نیشم تیا کرد وەکو تەکنیشی ئێستا ئەوەی کە باوە لە زیاتر لە کوردی خۆمانە کە زۆر گرنگجی پێبن مەقەسکاریە مەقەسکاری زۆر گرنگجی پێیە هەمووی تەکنیکە بەڵام وەکو مەقەسکاریەکە زیاتر گرنگجی بەوەیەن ئەویان بەلاوە گرنگترە وەکو گرنگجیەکە ئێستا زۆربەی دوکانەکەن وایلیاتەوە نییە بڵێ تاکە و
دانە یا تاکە ئەبێ ئەوانی لەگەڵا بێت چونکە تۆ سەرچاکەیت بۆی مۆکە لە بێتەوە دوای قژێدابێنیە بێ سەر بشووی بۆ نمونە مەساجێکەکەی بۆ دەموچاو پیسە بێسە ئامێری زۆر پێشکەوتو هەیەکە و شتانەیەمی یاسان کردو وڵای وەکو مەساجی کە لای ئێمە هەڵمەکەی ترەوە هەڵمە لە زۆربەی دوکانی دەلاشەکانە هەیە لەسەر تاشخانەکانە شتێکی کاتیە با ئەوە نەبێ بڵێ ئیسفادەی زۆرە چۆن بە سابوونێ دەموچاوتە شووی ئەوەیە یعنی بۆ 2 ساعات بۆ 3 ساعاتە ئەو هەڵمەی لەگەڵایە و 2 دەرمانێکە 2 دەرمان 3 دەرمانی لی تاو ئەوە نییە بڵێوەکو تەخشیر و پاکردنەوەی دەموچاو و شتانێ زیاتر بۆ کاتی بۆنەکان بەکارێنن یا خۆی بۆنەیەکی هەیە بۆ بۆنە ڕسمیەکانی خۆم وەکو ناوبانگەکە خۆی زیاتر بتێەوە نەتەوێت لە کوردی خۆمانە زیاتر عقل لە چاومانایە وەکو ئەوەی کە بڵێ ناوبانگ نرخەکەی لەگەڵ ناوبانگەکە زۆر یعنی ئەوەیە کە فەرقی هەیە زیاتر لە ئیشجوانیەکەتە کە قابلیەتی نرخەکەی گۆڕێ با ناوشت نێنین بەڵام کۆمەڵێگەن ێسا خی گەورە لە شیان ساخە من خۆم ناڵێم خۆم بسوی شێمیان و لە ئاستا لە ژێرەمیانەوە بەڵام کۆمەڵێگەیە کە شتەکەی نرخەکەی زۆرە ئیشەکەیان بەس حەسەب ناوبانگەکەیەتی جینا ئیشە جوانەکەی نییە وەکو ئەوەی کە بڵیت تیاشمانە ئێستا کۆمەڵی دەلاشی زۆر زیرەکمانەی لە سلێمانە ناوشت بێن ماسایخۆ کاکژیلوان لای پارچی دایکە دەلاشێکی زۆر سەرکەوتووە ئەکادیمیە ئەمانە هەن ینی فەرق و فروقێکی زۆری هەیە هەم لە ناوبانگ و هەم لە ئیشەکەیە کاکژیلوان هەر خۆی ناوبانجی هەیەکەم دووەمیش ئیشەکەشی جوانە بەڵام هەمانە بەنای ئەویان نێنین کە بەس ناوبانجی هەیە لەگەر ڕێز و حورمەتمە بەڵام سعرەکەشی فەرقیە لەگەڵەوە وڵای پێشخست واسە لە هەموو شوێنە هەیە وەکو پێشخستنەکەش بڵێ وەکو نۆرەکەش بڵێ نەک پێشخستنەکە پۆستەکرێت بۆ مناڵی نۆرەدانرێ بەڵام من وەکو خۆم ئەوەی لەوێ حازر بێ بۆی چاکەم یا بۆی دایانم چونکە کابرایەت بۆ نمونە سعاتێدا ئەنیشێت یەکێکی کە بە تەلەفۆن سەری داناوە ئەوەی کە سعاتێ دانیشتۆ هەقی خورێت ئەو خۆی کا بەژوورا بڵێ سەری منە بە یەکسەر دانیشێ ناکرێشتیوە جەژن نییە ینی ئەبێت وا لە کابراقی کە ئای بۆ بێنی کە ماستای بە بکەی بۆی کە تووشی دەنگەدەنگی نەبی یا شتەکە بێنیتەوە بەسارد هەرچی ئیشە لەم دنیاە هەر یەکە و کۆمەڵێ بۆنی هەیە کە تایبەتە بۆ ئیشە کە ئیشەکەی باشتر دەبێت وەکو یەمێ دەلاکیش لە ساڵێکە جەژنی خۆمانە و جەژنێک کە خۆمانە جەژنی پیرۆز ینی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان دوو جەژنمانەیە یعنی ئەوەش نییە بڵێ زۆر فەرقا لە پارە پایکردنەکە چونکە 10-15 ڕۆژ پێش بۆنەکە پێش دەژن تۆ کەس نایە بۆ سەرچاکردن کەس نایە بۆ نمونە قشچاکە و دوایی بێتەوە 10 ڕۆژ 8 ڕۆژ دوای جەژنیش هەر عینن شت وای لێتەوە کەس نایەتەوە بۆ سەرچاکردن یعنی هیچ فەرقێکی ئەو توی نییە بڵێ ئەم جەژنە تۆ لەگەر ڕۆژانی کە فەرقی بووە ئەو مانگەیەتەوە تایم لە بەردەم ئەو ڕۆژانی کە پێشتر ئایتر خەڵک نایە بۆ سەرچاکردن و بۆ دواتریش بەڵێ بە تاکید زۆرەوانە هەیە بەڵام دەلاکی تاکە ئیشە وەکو سنعاتە حەزی لێ نەبێ قەت فێر نابیت دەلاشیە بێ پێش ئەوەی کە تۆ بتەوێ پارە پەیاکە بێ حەزی لێ بێ وەڵای وەکو دەورە نا بەڵام تاک نەفەر هەبووە وەکو فێریکەی دیا بۆ نمونە جنا وەکو دەورە ناچونکە شتی زۆرەوێت وەڵای وەکو خەونی من هەروەی خزمەتی خەڵکم خەڵک ئەو شتی کە من بۆ یەکەم بەدڵی بێ و هەموو کەسێکیش حەزەگایسە بۆ نمونە هەر لە یعنی خۆ کاسبی عیبنی هەر لە بەقاڵیەوە کابرایە بەقاڵ بێت حەزەکات وای لێ بێت بۆ نمونە هەموو سلێمانی لای ئەو چیلوێ تەماتە بکڕێ هەموو سلێمانی ئەو بناسێ وەکو خەونی منیش ئەوەیە حەمد و سەنا بۆ خۆی گەورە فەزلی خۆی گەورەی کە گەشتوم لەوا چێ بڵێم وەکوەوەی کە سایاسە نەبێ بەڵام سایە 50 سایە 60 گەشتوم بۆ خەونی کە ویستومە بەڵام ئیشەڵا ئاواتە خوازم بگەم بە سایاسە وڵای دواپەیامە من ئەوەی کە زۆر لە مێشکمایە ئەو ئینسانانی کە حەزیان لە دەلاشیە کە خۆیان فێرەکەن با یەکسەر دوکان دانێنن ئەگەر لە دەستی خۆی ڕائەبینێگە بۆ نمونە ئەو ئیشی کە ئەیکا
ئەزانێت کە سیاسەش ناچونکە ئەوەی کە تازە فێرە بێت ناتوانێت سیاسە دەلاکی کە زیرەک نیەتیایە وەکو مەسلەیەکامیش بەحرە هەتا بێشتی تازەتریێت چکە پەیوەندی بە ستایل و بە مۆدلەوە هەیە وەکو ئەوی داواکاریەکەشمەوەیە قەیچێکە ساڵێ خۆ بگرە 2 ساڵ خۆ بگرە یەکسەر دوکانێ دامنێ کە ئیشەکەی خۆت لە بەرچاو بکەوێت کە بۆ نمونە تۆ 2 مشتری بێ بۆ لاو 3 مشتری بێ بۆ لاو نێنەوە بۆ لاو زۆر ناخۆشە توێ شێ بێ بۆ لاو ویشێکی بۆ بکەی دوایی سیر بکەی ئەم کابرا نایەتەوە بۆ لای تۆ یا بۆ نمونە لە هەفتەیەکە تۆ 5 ڕۆژ بچی بۆ دوکان یا 5 شەو بچی بۆ دوکان یا هەر ڕۆژ وشەوەکەش دانیشی سەرێ چانەکە یا تعدیلاتی نەکەی مەبەستم چی بوو لەمە مەبەستم ئەوە بوو کە قەیچێکە ساڵێ خۆ بگرێت 2 ساڵ خۆ بگرە تا دەسەڕایەت و تۆزێ فولە بیتە